تا بەنای خی گەورە ناوم یاسین عەبدولمەنافە لە سەرەتای دەستپێکی یاریکردنم تەمەنی وەرزشیم هەر لە تیپە میلیەکانەوە بۆ لە گەڕەکەکانی شاری سلێمانی سەرەتا لە گەڕەکی ئاشتی بووم لە تیپێکی پلەسەی تیپی وەرزشی بڵەسە یاریم کرد ماوەیەکی زۆر کەم یاریم کرد لەبەرەوەی زۆر متمانیان پێ نەکردین و بچووک بووین و ئەوانە ئیتر دواتر لە دەوروبەری 95 ساڵی 95 لە 15 ساڵ و 6 ساڵیە تیپی وەرزشی کۆڵەدەر کە لە یاریگەی کەمال سەلیم یاریانەکرا و کاتە حەزیان کرد پەیوەندیان پێوە بکەین سپاس بەخوا لەو کاتۆ پەیوەندیم بە تیپی وەرزشی کۆڵەدەر کرد هەر لەوێشەوە یەکسەر چوومە یانی ئاشتی یاریکردنی من لە تیپە شعبیەکان ناتوانم بڵێم فترێکی زۆر کەم بە حکمەوەی کە چوومە خێرانە دێکانەوە ئەو کاتە ینی ئێستاش هەروە یانەوەی کە لە یانەیە بێ باش نییە لە فرقە شعبیەکانە یاریکا بۆی جستەی خۆی پارێزێ بۆی لە پێکان دوور بێتوانە لە شەبابی یانی ئاشتیەوە دەستم پێ کرد دوای 1 ساڵ یاریکردن لەخوا بەزیابێت لەبەر ئازبەرزی کاک جافر یەکسەر ڕاهێنەری ئەو کاتەی پلەیەکی یانی ئاشتی سەری خستین بۆ ڕێزی پێشکەوتوان تا ساڵی 2002 لەگەڵ یانەی وەرزشی ئاشتیا بووم دواتر پەیوەندیم کرد بە یانی وەرزشی سیروانی نوێەوە کاتوانم بڵێم گۆڕانکاریەکی زۆر لە ژیانی وەرزشی من ڕوویە بە حکمەوەی کە یانی وەرزشی سیروانی نوێ ڕاستەخۆ پەیوەندیمان کرد بە ینی سیروانەوە بۆی بەشداری بکەین لە خولەکانی عێراقا ئەوە بوو توانم بڵێم وەرزێکی زۆر ناوازە و زێڕینمان لەگەڵ ینی وەرزشی سیروانی نوێ لە خولی پلەیەکی عێراقا بەدەستهێنا یەکەمی کۆمەڵەکەی خۆمان بووین بەبێ هیچ دۆڕانێک تەنها دوو یاری یەکسان بووین ئەو لەو هەموو یاریە بە یەکەمی کۆمەڵەکەمان سەرکەوتین ڕاستەخۆ بۆ خولی نایابی عێراقی ئەو ساڵە لەگەڵ ئەوەش توانم بڵێم خۆ ئامادەکاریەکانی وەرزی داهاتوو لەگەڵ یانە گەورەکانی وەکو تەڵەبە و قووەت جەویە و یانی زەورا و ئەم یانە نەتوانم بڵێم خۆی لە خۆیان تام و چێژێکی زۆر سەرنجڕاکێشی هەبوو وەختی خۆی بە یاسینە چەپە ناسرا بووم من وەختی خۆی هەر بە دەستپێکی یاریکردنم لە باڵی چەپەوە یاریمە کرد ئەو کاتە زوربەی پێکهاتەکان 4-4-2 بوو ینی ناوەندێکی باڵی لای چەپ بووم وەکو ێسەنە بۆ گەڕۆکو باڵەکە هێرشبەرێکی ڕاستە و خۆش بێت و ناوەندی یاریگاش پڕکاتەوە بەرگریش بکات یانی تقریبا توانم بڵێم 4-4-2 ئەو سا زۆر جیاواز بوو 4-4-2 فلات یاریمانە کرد لە باڵی چەپەوە یاریمە کرد دواتر لەگەڵ بەشداری کردمان لە خولی عێراقا و لەگەڵ تایبەتمەندی هەر ڕاهێنەرێک وردەوردەیەکێک لە ڕاهێنەرەکان کە وەلی کەریم بوو وتی تایبەتمەندی تۆ توانم بڵێم بەرگریش بکەیت و هێرشیش بەری حەزەکەم بیتە بەرگری لای چەپ بۆیە بتوانی لە تۆ هێرشەکانمان دەست پێ بکات لە دواوە بۆی زیادە عەدەدی بکەیت و بیتە پێشەوە زیاتر ئێمە باڵا دەستبین لە هێرش بردنە ڕاستە پێگەیەکی قورسە لەم سەری ساحەبەوە سەری ساحە بڕۆیت و بگەڕێتەوە بەڵام خۆی لە خۆی ئەویش ینی متعەیەکی زۆر سەرنجڕاکێشی هەبوو کاتێک کە توانایەکی جستەی زۆر باشە دەبوو ئەتوانی ئەم سەر بەوە سەری یاریگا بکەی زۆر بە ئاسانی توانم بڵێم دەورێکی باڵام هەبوو لە چ لە بەرگریکردنی شاو چ لە دروستکردنی هێرشەکانی شاو دروستکردنی گۆڵا لەخوا بەزیابێ لەگەڵ سیروانی نوێ شاتوانم بڵێم وەرزێکی زێڕین لەگەڵ خولی کورسانەکە یەکەمی کورسان بووین بە هەمان شێوەیانی بە دەرلەوەی لە خولی عێراقا سەرکەوتین بۆ نایابی عێراق لە کوردستانیشە ئەو کاتە وابزانم ئەگەر جەنابتان و بینەران بیریان بێت جیاوازی هەبوو لە نێوان خولەکانە خولی دەڤەری ئەو لە خولی دەڤەری ئەملا ئەو کاتی کە من باس یەکەم لەگەڵ سیروانی نوێ یەکەمی خولی دەڤەری ئەملا بووین کە لە ڕانیەوە هەتاوەکو خانەقینیانەکان بەشداریانە طبعا یاریەکان یاریکردن زۆر زۆرن بە حکمی وەرزەکانیش هەموو وەرزێک تقریبا 25-30 یاریەکت کردووە ئەتوانم بڵێم ینی لەبیر هەندێکیان لەبیر ناکرێن لە تایبەتەکان یەکێک لەو تایبەتیانەی لەگەڵ یانی هەولێرە لە خولی عێراق لە یاریگای سلێمانی یاریمان کرد ئەتوانم بڵێم یاریەکە هیچ بوو بەڵام ئەو ڕۆژە بە 3-5 یاریمان کرد کاپتن وەلی لە باڵی چەپی ناوەندا داینام بۆی وتیشمەوە بۆیە بەرگریش بکەم یەکێک بوو لە یاریە زۆر باشەکان یعنی بە دوو یاریزانی هەولێر کە لە لای ڕاستە و یاریانە کرد بە ڕافت بەدرەدین و یەکێکی تریش بوو لە لامە یاری کرد ینی بەڕاستی هیلاکم کردبوون بەڵام ئەوە بەس گۆڵمان تۆمان هەموو شتێکم کرد لەولایەنەوە ینی گۆڵم فەوتان گۆڵ تۆپی زۆرمە برد ینی یەکێک بوو لە یاریانی هەرگیز لەبیرم ناچێتەوە ئەوانەی کە لە دەری شۆ بوون هاوڕەکانم ئەیانوت ئەمە توانە و یاریکردنی زۆر جیاوازی تۆ بوو لە جارانی تریش زۆر باشتریش بوو ئەو یاریانەشی کە بیرم ناچێتەوە لەگەڵ یانەی ینی هەمان ناخۆشە لەگەڵ یانی پێشمەرگەی هەولێرە لە مەسیف سەلاحەدین یاریمانە بوو یاری گەڕانەوەی جامی کوردستان بوو قەناعەت کە یاریگاکە بەفر بوو بە کاملی پێشوەخت خۆشمان لەگەڵ بەرپرسی یاریگاکانە یارمەتیمانان بە ماسیحا بەفرەکەمان لا بەردەبەرەوەی هێڵی یاریگاکان بە جوانی دەرکەوێت و بتوانین یاریەکە بەڕێبەرین چکە بڕیارە نابوو کەشەوە باش بوو هەر بە یاری بکرێت
لەو کاتەشە ئەتوانم بڵێم یاریەکە زۆر بە باشی ئەو ڕۆژ بەڕێوە هەموو بارودۆخی یاریەکە ئەوەی کە گۆڕانکاری بەسەرا هاو لە هەموو یاریەکە دوو کارتی زەردرا هەردوو کارتە زەردەکە بە مندرا لە تایمی دۆمە کرامە دەرەوە ینی ئەوەش نەوە بڵێ ینی تونند و تیژی بەکاربێنوانە ینی دوو کارتی زەردی زۆر پێشم ناوژوارەکات یعنی تۆ تەنها دوو کارتیەوە هەردێکی بەڕووی منە ئەزانی کارتم هەیە شتەکە زۆر ئاسایە بوو تقریبا ینی خۆی ناخۆش بەڵام شتێکی زۆر سەرنجڕاکێش بەلای منەوە ینی کارتێکی دوو کارتی زرد لە ماوەیەکی کەمی یاریگای وەرگریت و بکرێتە دەرەوە ئەوژێکی بڵێ یادگارانی کە هەر ینی بەڕاستی لەبیرم ناچێتەوە یەکێک لە ساتە خۆشەکانیشی کە هەر لە یاریکردنا بە گۆڵ تۆمارکردن ئاماژاکرێ من دوو گۆڵم تۆمار کردووە زۆر ینی خۆشم بەلای خۆمە و زۆر جوانیش بوون یەکێکیان لە خولی کورسانە بوو لەگەڵ یانی سلێمانیە یەک بە جارێکەمان بردەوە گۆڵێکی زۆر جوانم کرد لە دەرەوەی ناوچەی سزا ینی بگرێت تقریبا بە 7 متر لە دەرەوەی ناوچەی سزا بوو یەکێک تیشیان لەگەڵ ینی بروسکا بوو بە کەعب کردم سەرەتا کاری ڕاهێنەراتیم لە یانەی سیروانی نوێ وەکو ڕاهێنەری لاوان دەستم پێ کرد دواتر ئەوە بوو یانەی سیروانی نوێ لە خولی نایابی کورسان دابەزی لە کاتی دابەزینەکە من ڕاهێنەری لاوان بووم دەستی کارکێشانەوەی ڕاهێنەر و ڕۆشتنی زۆربەی زۆری یاریزانەکانی پێشکەوتوانی یانەی سیروانی نوێ پلانی بەرنامە و پلانی دەستی کاریگەڕی یانەی سیروانی نوێی گۆڕی بەوەی کە بودجەیەکی زۆر لەبەر دەستیانانیە چۆن بتوانن بە تیمێکی لاوان و بەشداری پلەیەک بکەن و بگەڕێنەوە بۆ خولی نایابی کوردستان ئەو بوو لە تیپی پێشکەوتوانی یانەی سیروانی نوێ تقریبا وەرزێک بەڕێم کرد دواتر خوێنی دکتۆرا هاو بەرەو ڕووما بەرە وڵاتی مسر چوون بۆ خوێنی تەواوکردنی خوێنی دکتۆراکەم لە گەڕانەوەما یەک وەرز ئەوە بوو لە دوای خوێندنەکەکەیتەوە زۆر هاتم سەیری ناو یاریگاکانم کرد و سەیری یاریەکانی خولەکانی کورسانمە کرد دواتر ینی وەرچی نەورۆز پەیوەندیان پێوە کردم ئەتوانم بڵێم وەرزێکی زۆر ناوازە و زێڕینم لەگەڵ ینی وەرشی نەورۆزە بەڕێ کرد بەشایەتی زۆربەی زۆری جەماوەر و خۆشم زۆر ئاسوودە بووم بۆ ئەنجامانە ئاڕاستە هەموو دەرفەتێکی زێڕین لە بەردەممانە بووم بۆ یەکەمی کورسانی بەڵام ئەتوانم بڵێم چەند بارودۆخێکی تایبەت کە لە یادگاریەکانی لای خۆم هەڵم گرتووە کە هۆکارەکانی نەبوونی یەکەمیانی وەرشی نەورۆزچی بوون چەند بابەتێکی دیاریکراوە قەدەری خواگیانیشی لەسەر بوو کە مەسەلەن نەتوانین یەکەم بین دەرسێکی زۆر گەورەشی تیا بوو وەرز یاریەکانمە کرد ینی ئەم بینی بەڕاستی یاریزانەکان پەلەکردنێک و ینی هەوڵدانێک بۆ چوونە پێشەوە بۆ تۆپی درێژ زۆر هەبوو ئەنیەوەی کە دەستم پێکرد لەگەڵ یاریزانەکانات هەمیشە ڕاهێنەرە بێ یاریزانەکان بڵێ لەناو یاریگە هەوڵ بە تام و چێژ بینە پێش ئەنجامەکە هەوڵ بە تام و چێژ لەو یاریکردنت ببینە نەک هەڕاکردن بێت و هەر تۆپی دوورخستنەوە بێت بینێریش لێت جەماوەریش لێت بێزار بێت ینی حەز بە سیرکردنی یاریەکە نەکات و بێتاقە بێگە تۆ نەتوانی لە ماوەی مەسەلەن بەلایانی کەمەوە سیچل خولەک تۆپەکە بە خۆت بهێڵیتەوە سیچل چرکە تۆپەکە بە خۆت بهێڵیتەوە بۆی بتوانانی هێرشێکی جوان بنیاد بنیت وەکووتم جەماوەر دڵی پێخۆش بێ ئەمە من دەتوانم بڵێم زۆر ئیشم لەسەرەوە کرد زۆر ئیشم لەسەر مڕەبعات کرد بە ئەوە بەشایەتی یاریزانەکانی شۆستافی لەگەڵما بە زۆر ئیشم لەسەرەوە کرد کە چۆن بە هەنگاو بینە پێشەوە ئاڕاستە لەوە ناچێت هەندێک یاریزانی خۆمان تەقبولی ئەوە بکات لەبەرەوەی لە مناڵی و لە ئاستە تەمەنیەکانە بۆ هەنگاوانەیە نەهاتووە ئەو فێر نەکراوە کە تۆپی وەرگرت چۆن سەربەسکاتەوە چۆن بۆ شای ببینێت چۆن یاریزانی بەتاڵ ببینێت ئەو یاریزانی کە تۆپی پێێت چۆن بجوڵێ چۆن بۆ شای دروستکە بۆ ئەو هاوڕێی کە تۆپەکەی پێێتی ئەمانە ئەتوانم بڵێم لەگەڵ کۆمەڵێک ڕاهێنانی ئەتوانم بڵێم جستەی زۆر بەهێزی شاکە سپاس بخوای گەورە لەلایەن دەتوانە جستەیەکیشەوە ئەو توانایم هەبوو کە توانای یاریزانەکان بەرزکەمەوە تاوەکو خولەکینەوە ئێمە یەکێک لە خاڵە زۆر ئێرێنیەکانمان لە زوربەی زۆریانەکان ئەو وەرزە ینی وەرشی نەورۆز ئێمە تا خولەکینەوە بە ئاست توانایەکی بەرزەوەماینەوە زوربەی زۆریانەکان لە خولەکی 75 هیلاکە بوون زۆر جەختم لەسەرەوە کردەوە یاری بە تام و چێژ بێت اینجا گۆڵکردن خۆیە دەگەر تۆ بە حەز و ئارەزوو بە تام و چێژەوە بچیتە پێشەوە گۆڵکردنەکە ژێت و خوا بەزیابێ ئەتوانم بڵێم وەرزێکی زۆر سەرنجڕاکێش بوو دوای ئەوە هەندێک کێشە بەڕاستی لە نێوان یاریزانەکانە لە وەرزی دووەما دروست بوو هەستم کرد دەستێکی دەرەکی خەریکە کۆنتترۆلی یاریزانەکانە کات لە دەرەوە چەند کێشەیەکی ناوخۆی تیپەکە ڕوویە هەر لەو کاتەیە هێشتا وەرزەکە لە سەرەتایە بوو نەپەیوەست بوو بە ئەنجامی خراپیەوە نەپەیوەست بوو بۆی کە شتێک هەبێت کە مەسەلەن زەختێکی جەماوەریان زەختێکی ئیدارم لەسەر بێت چکە ئەو وەرزی دووەم کە من ڕاهێنەری نەورۆز بووم وتیان هەروە بەشداریەکەی کێشەی سیاسی هەبوو بارودۆخێکی سیاسی خراپ هەبوو لەو ساڵەیە وتیان ئەنجاممان ناوێ هەرەوە بەشداری بکەین و باوەکو دانەڕزین لەپان بەڵام وەکوتم کێشەیەکی ناوخۆی تیمەکە هەستم کرد لە ناوەڕۆکی تیمەکەیە دەستێکی دەرەکی هەیە پەیوەندیکی خراپی دروست کردووە ناوێت ئەو تیمە سەرکەوتوو بێت بۆیە زوو بە زوو لە سێم یاریە دەست لە کارکێشانەی خۆمان ڕاستە کرد و دەست لە کارکێشانەکەم قبوڵش کرا 2010 ینی وەرچی پێشمەرگە لە ناوەڕاستی وەرزە بارودۆخێکی ینی توانم بڵێم خراپیان بەسەر هاتبوو کۆمەڵی یاری زۆریان بەسەر یەکات دۆڕان بوو
دوای دەست لە کارکێشانە و دوورخستنەوەی ڕاهێنەر پەیوەندیان بەمنەوە کرد یعنی وەرشی پێشمەرگەش وەکو یەکێک لایەنە گەورەکانی شاری سلێمانی توانم بڵێم یەکێک لە شتە زۆر سەرنجڕاکێشەکانی سەردەمی ڕاهێنەرایەتیمەوە بوو کە بەداتاش گەڕام کەم هەبووە لە تیمەکان لایەنەکان لە خولی کورسانە بە دوای یەکە پێنجاری لەسەرێک بریتەوە لە دەرەوە لە ناوی شاری خۆ چکە زانی نزیکی ئاستی تیپەکان لە یەکتریەوە ناجێگیری ئاستی یاریزانی کوردی خۆمان و بوونی کێشە و بوونی مەشاکل و بوونی هیلاکبوون و مانەوەیان تا سعات دووشە و ئەوانانی هەندێک هۆکار هەیە واد لێ ناکە هەمیشە یاریزانەکەت ئاستێکی بەرزی هەبێت بۆیە من ئەتوانم بڵم ئەو پێنجبردنەوەی یەکێک بوو لە ئەنجامە زۆر سەرنجڕاکێشەکان کە توانیمان لە ڕیزبەندی 12 و 13ەوە بگەڕێنەوە بۆ ڕیزبەندی 4 و 5 لە کۆتایی وەرزەکە لەگەڵ پێشمەرگەی سلێمانیە لە ڕیزبەندی 5 کۆتاییمانێنا ساڵی داهاتوو تریش خی گەورە سەرکەوتووی نەکردین و دەست لە کارکێشانەوە بە هەمان شێوە کرد و ینی تر وەرزی یاریکردن ڕاهێنەرایەتی من لەگەڵ یانەکانە کۆتایی هەوت ینی هەموو یانەکانی دەوروبەری سلێمانی و ناو شاری سلێمانی پەیوەندیان پێوکردن بە ڕاهێنەرایەتی عاتکە یانە نەما پێم بڵێ ئەمە خۆ بە زنجانی نییە بەڵام خۆم تەرخان کرد بۆ زانکۆی سلێمانی و بۆ سەرپەرشتیکردنی ئەو خوێندکارانی کە خوێندکاری دکتۆران یا خوێندکاری ماستەرن یاخود ئەو خوێندکارانەی کە بە کەلۆرزە خوێنێرە بڕیارم ما بوو کەیتر ڕاهێنەرایەتی نەکەمەوە لە خولەکانی کورسانە بۆ ئەوەی ئیسراحەتێک بە خۆم بم و لەو کەش و هەوایش دوورکەمەوە کە ئەتوانم بڵم کەش و هەوایەکی برایانە نیە لە ناو یانەکانە دیش خەریک بوو من نایانەکە نایانم خەریک بوو لەگەڵ یانەیەکی خولی نایابی عراقیە ڕێکەوین بەڵام بارودۆخێکی کارگەڕی لە یانەکە دروست بوو نەمتوانی بڕۆم بۆ لایەن لەبەرەوەی کارگەڕی یانەکە گۆڕانکاری بەسەرا هات و ستافەکە ئەگۆڕا ستافی ڕاهێنەران هەمووی بە کاملی گۆڕا ئیتر خی گەورە ئەو نسیبەی نەبوو کە من بچم لەوێ لەگەڵ ئەو ئەگنا ئامادەیم تیا بوو لەگەڵ ستافی ڕاهێنەراتی یەکێک لە یانەکانی نایابی عراقا بکەم بالفعل هەبوو ئێستاش ئینشاءالله گەر لە دەرفەتێکا هەبێت بەڵێ بەدڵنیاچکە جیاوازێکی زۆر هەیە لە طموحاتی ڕاهێنەرایەتیکردن لە خولەکانی کورسانە و ڕاهێنەرایەتیکردنیش لە خولەکانی عراقا جیاوازەکە زۆر دیارە ئەو ئیمکانیاتانی لە بەردەمی ڕاهێنەرەکە هەیە ئیمکانیاتی زۆر خاڵی یان قەنەعەت ئێمە لە سەردەمی خۆشی چ لە پێشمەرگەش و چ لە نەورۆزیش کە دوویان من سەرمایەدارن پارەیان هەیە ئەتوانم بڵێم زۆر بە فەقیرانە مامەڵیان لەگەڵ یاریزانە کرد و نەبوونی پارە و نەبوونی ئەدەواتوانە ینی بارودۆخی ئەو کاتەی سیاسی و پارەیش زۆر خراپ لەبەرەوە دەست بەسترا بۆ نەتوانین زۆر شتێ بیکەی بۆیە بە دڵنیای ئینشاءالله گەر لە داهاتوو هەشتێکی وا هەبێت بەڵێ زۆر بە خۆشحاڵی و حەزەکەم ئینشاءالله